منم alay Suri soresine da çakini Suri soresine da çakini Min bahçeke Nejira wala suram Surudi aşna bunava Rubadul min akhiri Rubadul min akhiri بجلالوتك يا مانجي خمو بيرو ما باستم لخفض وازايلم تانا بينم سرباستم تانا بينم سرباستم بجلالوتك يا مانجي خمو بيرو ما باستم لخفض وازايلم تانا بينم سرباستم تانا بينم سرباستم منم alay Suri soresine da çakini Suri soresine da çakini من bahçeke Nejira wala suram Surudi aşna bunava Rubadul min akhiri Rubadul min akhiri Peşmergeyi vişyarım, rige saxtım lareya Çekil az birim eşkim, müjde dua roji peya Müjde dua roji peya Peşmergeyi vişyarım, rige saxtım lareya Çekil az birim eşkim, müjde dua roji peya Müjde dua roji peya Menim alay Suri soresine da çakini Suri soresine da çakini من bahçeke Nejira wala suram Surudi aşna bunava Rubadul min akhiri Rubadul min akhiri ئەگەر هاتنی بەفرامبار بۆ تەبیعەت و سرۆش هاتنی بەفر و سەما و بەستەڵەکە ئەگەر سرۆش بەرگی سپی لەبەر دەکات و دار و سەوزەڵانی و زەوی و کەژوکێ و جوانی دەشارنەوە ئەگەر مەل و پەلەوەر بە هیوای هاتنی بەهار لە هێلانەکانیاندا کەس هەڵدەنیشن و لە جوانیەکانی دەتۆرن و ئاوایاندنی عەزم و ئیرادەی پتەوی کرێکاران و کۆمۆنیستەکانی کوردستان بۆ خەباتی شلگیر و ماندووی نەناسانە لە دژی نابەرابەری و چەوسانەوە و هەڵاواردنی ئینسانەکان لەسەر بنەمای نەتەوە و ئائین و ڕەگەز بۆ بەدیهێنانی دنیای ئینسانی ئازاد و بەرابەر و سۆسیالیزم با لە دەستپێکی 52مین ساڵی تێکۆشانی ئاشکرا و نهێنی کۆمەڵە لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و ئیسلامی ڕێز لە ڕۆژی کۆمەڵە بگرین. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە هەر شەکاوە بێت ئاڵای سووری سۆسیالیزم. بینەرانی هەزی سڵاوێکی گەرمتان پێشکەش. ئەمڕۆ یەکشەمە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. هەروەکو پێشتر ڕامانگەیاند بوو بە بۆنەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا مەراسمی ڕۆژی کۆمەڵی ئەمساڵ بە شێوەی زیندوو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکات ئانلاین لە تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە میدیا نێتوێرک بڵاو دەبێتەوە. وێڕای سپاس بۆ بەشداریتان. ڕیزی بەرگە و بابەتەکانی بەرنامەکانی ڕۆژی کۆمەڵە بەم شێوەیە دەبێت. سەرەتا سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار بڵاو دەبێتەوە. دوجار دقیقەیەک بێدەنگی بۆ یادی گیان بەکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم ڕادەگرین.
دقیقەیەک بێدەنگی ڕادەگرین بۆ یادی گیانبەکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم. پەلکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. وتاری کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە. هاوڕێ ئیبراهیم فەرموون. کۆمەڵانی خەڵکی کوردستان، بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئامادەوانی بەڕێزی تۆڕە کۆمەڵایەتیەکان، بە بۆنەی یادی 51 ساڵەی دامەزرانی کۆمەڵە و یادی 42 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرابوونی پڕبدڵ پیرۆزبایی لە تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەم. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یا لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگر و سەربەرزیان. سڵاو بۆ یادی کاکە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە ئەو ڕۆژە هاوکاتە دەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە ریزەکانی ئەو ڕێبازەدا بریندار و کەمەندان بوون و یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی ئیسلامیدا تێپەڕ کرد. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە بەختکردنی گیان و لە ماڵ درێغیان نەکرد. بەڕێزان، ساڵی ڕابردوو یەکێک لە ساڵەکانی سەخت و دژواری پڕلێش و ئازار لە ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو ئێراندا بوو. ئەم ساڵە بە نەخۆشی کۆڕۆناوە دەستی پێ کرد، ئەو نەخۆشەی کە جیهان و مرۆڤایەتی تووشی وەها کارەساتێکی کۆمەڵایەتی کرد کە ئاسەواری بەسەر ژیانی بەشەر و ئەو قەیرانانەی کە بەدوایدا دێت بەو ئاسانیانە و بەم زوانە ناسرێتەوە. بەڵام لە ئێرانیژە دەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا سیاسەت و کردەوەی کۆماری ئیسلامی ئازارەکانی ئەم نەخۆشیەی بۆ جەماوەری خەڵکی ئێران بە چەند قات زیاد کرد. لە سەرەتاوە کاریان بۆ گواستنەوەی کۆڕۆنا لە چینەوە بۆ ئێران لە ڕێی گەشتەکانی ماهان ئێرەوە ئاسانتر کرد کە ماجراکانی هەموو دەزانین. ئەو جار ڕاستیەکانیان لە خەڵک شاردەوە و کۆسپیان خستە سەر ڕێگای بڵاوبوونەوەی زانیاری پێویست. ئەو زانیاریانەی کە دەیانتوانی کاریگەر بن لە کەمتر بڵاوبوونەوەی ئەو پەتایە. بەم جۆرە ئێرانیان کرد بە یەکێک لە ناوەندە پڕمەترسیەکانی ئەو پەتایە. لە سەرتاوە قەرەنتینەیەکی بەرنامەوەدا ڕێژاویان بۆ دانەنا و لێی گەڕان پەتاکە لە شاری قومەوە بۆ هەموو شارەکانی ئێران بڵاو بێتەوە و خەڵک پێوەی سەرقاڵ بن. کاتێکیش کە باسییان لە قەرەنتینە کرد ئامادە نەبوون بازیەکی بۆ بدەن. کرێکاران و خەڵکی فەقیر و هەژاریان سەرپشک کرد لە مابەینی لە قەرەنتینە دامانەوە و لە برسان مردن و یا توش بوون بە کۆڕۆنا. بە پەرەپێدانی سیاسەتی ئەتۆمی و موشکی لەسەر حسابی ژیان و بەڕێچوونی خەڵک بارودۆخێکیان خۆڵقان کە تونترین سزای ئابووریان لەلایەن ئەمریکاوە بەسەر ئێراندا سەپاند و بەم جۆرە جەماوەری خەڵک برسیتر و بێئەنواتر بوون. پارەکەیان بایەخی نەما و هەژاری و بێکاری پەرەیسەند. گەندەڵی و فەساد بە خێراییەکی سەرسوورهێنەر هەموو دەستگاکانی دەوڵەتیان داگرت. دەستگای قەزایی ڕژیم قەرار بوو بەگشت گەندەڵی دابچێتەوە دەرکەوت کە خۆی لە گەندەڵترین بەشەکانی دەسەڵاتە. نان و مەعیشەتی خەڵکیان بەبارمتە گرت بۆ ئەوەی خەڵک بۆ دابینکردنی ژیانێکی مەورۆمەژی بەردەوام محتاجی دەستی دەسەڵات بن. بەم جۆرە بوو کە ساڵێکی سەخت و دژوارمان تێپەڕ کرد. بە هەموو ئەوانەوە جەماوەری خەڵک لە ئێران و لە کوردستان بەرامبەر بەم بارودۆخە وەرەیان بەر نەدا.
اعتراض و ناڕەزایەتی دەربڕینیان نەوەستاند. بەتایبەت لە کوردستان شاهدی دیاردەیەک بووین کە ڕیشەی لە مێژووی کوردستاندا هەیە. لە کاتی پەرەسەندنی نەخۆشی کۆڕۆنادا خەڵک بە خەمی یەکترەوە بوون. پێکێنانی کۆمیتەهایەک لە ئاستی گەڕەک و شار هەروەکو چۆن لە کاتی سێڵاو و بوومە لەرزە تەجربەیان کردبوو. ئەو دیاردە ڕیشەی لە ئەزمموی مێژووی بنکەکانی شاری سنە و جەمیەتەکان و یەکێتی دووتیاران و هەموو چالاکیە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی شۆڕەجانایی کوردستاندا بوو. بەڕێزان، ئەوە ڕاستە کە ڕژیمی ئێران لەژێر زەختی ئابووری و سیاسی دەوڵەتی ئەمریکا و هاوپەیمانانیدایە، بەڵام ئەوەی کە بتوندی لێی نیگەرانە و کابوسی پێوە دەبینێ سەرهەڵدان و ڕاپەڕینی جەماوەریە. لەوانەیە بتوانێت ڕێگەیەک بۆ هێورکردنەوەی زەختی دەرەکی ببینێتەوە، سازانێک بکات و کێشەکە بۆ ماوەیەکیش بۆ لە خۆی دوور بخاتەوە، بەڵام ناتوانێت وەڵامی ئەو هەموو نەفرەت و بێزاریە بداتەوە کە لە دەرونی کۆمەلگای ئێراندا پنجی خواردوێتەوە. ڕژیم خەریکی ئامادەکاریە بۆ بەڕووبوونەوە لەگەڵ سەرهەڵدانی جەماوەری، بەڵام چونکە بۆ ئەو مەبەستە ئامرازێکی نییە جگەر لە تونند و تیژی نواندن و سەرکوتکردن، هەر لەو جێهەتەدا خەریکی خۆسازکردنە. لەلایەکەوە هەوڵ دەدا وردە کێشەکانی ناوخۆی دەسەڵات یەکلایی بکاتەوە و بەرەو ئەوە دەچێ میانەڕەوەکان کە ئیتر ناتوانن چیتر خەڵک بێننە بەردەم سندوقی دەنگدان لە دەسەڵات بە تەواوی دوور خاتەوە و لایەکی دیکەوە هەوڵ دەدات بۆ چاوترسێنکردنی خەڵک سیاسەتی سەرکوتگەرانەی خۆی ڕۆژ لەگەڵ ڕۆژ تونتر کاتەوە. ئەوە لە ڕاستیدا حرەکەتی بە شوێنەی سپای پاسدارانە بۆ ئەوەی هەموو دەسەڵات بێنێتە ژێر چەنگی خۆی. ئەوە تا لە ماوەی چەند حوتی ڕابردوودا لە کوردستان نزیکەی 150 تێکۆشەری مەدەنی دەست بەسەر کراون و زیندانەکانی شارەکانی ورمێ و سنە یەخسیر کراون. لە بەلوچستان شەپۆلێک لە ئەعدام بەڕێوە دەچێت. لە تاران زەختیان هێناوە بۆ سەر زیندانیانی سیاسی و فعالینی مەدەنی. بگیر و ببەندەکان لە ئاسی هەموو ئێراندا ئیدامەی هەیە. سەرڕای هەمووی ئەوانە لە کوردستان هەڵاواردن و ستەمی نەتەوایەتی زیاتر لە هەمیشە لە ژیانی ئابووری و نان و مەعیشەتی ڕۆژانەی خەڵکدا ڕەنگی داوەتەوە. کۆماری ئیسلامی تەنانەت لەژێر بەرقی سەرنێزەی هێزە چەکدارەکان و سوپای پاسدارانیشدا ئامادە نییە لەم ناوچەیەدا سەرمایە گوزاری درێژماوە بکات. خزمەتگوزاری گشتی لە نزمترین ئاستی خۆیدایە و کەمترین ڕێژەی بودجەی گشتی بۆ بێهداشت و بیمە کۆمەڵایەتیەکان لە وەستانەکانی کوردنشینی ڕۆژاوای ئێران تەرخان دەکرێت. ڕێژەی نەخوێندەواری لە کوردستان هەروە لە چاو شوێنەکانی دیکەی ئێران لە بانترین ئاستی خۆیدایە. جەنگەڵەکانی زنجیرەکێوی زاگرۆس لە ڕۆژاوای ئێران بەردەوام لە ئاوردا دەسووتێن و یان بەهۆی سیاسەتی نامەسئولانە لە بەردەم تێداچووندان و هیچ کاردانەوەیەک لەلایەن ڕژیمەوە بۆ ئەو مەبەستە نابینرێت. دەیان هەزار لە لاوانی بێکار لە کوردستان ڕوویان کردوتە کاری کۆڵبەری لەسەر سروورەکان. ڕێگای هاتوچۆی کۆڵبەرانی زەحمەچێش کە تەنیا سەرچاوی بەڕێچوونیان هەڵگرتنی کۆڵێکە کە لەم دیوی مەرزەوە بۆ ئەو دیوی مەرز دەیگوازنەوە دەدرێتە بەر مینگوزاری کراوە و دەدرێتە بەس ڕێژنەی گولە و ساڵانە بە دەیان کەسیان گیان لە دەست دەدەن و سەدان کەسیان کەمەندام دەبن. لە بەردەستبوونی بە ئاسانی مەوادی مخەدر بەهۆی بەشداری سوپای پاسداران لەم بازرگانیە جینایەتکارانەدا ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر لاوانی بێکار و بێبەش و بێ ئاسۆ بەرەو موعتادبوون پاڵپێوە دەنێت کە چەندین ئازاری کۆمەڵایەتیشی بە شوێنەوەیە. حاشیێنشینی لە شارەکانی کوردستان زۆر پەرەیسەندووە. حاشیێنشینان بنەماڵە گەلێکی دەستکورتن کە لە سەرەتاییترین خزمەتگوزاری شاری بێبەشن و گەلێک جاریش دەکەونە بەر هێرشی مەئمورانی شارەداری و سەرپەنای هەژارانەیان بەسەریاندا دەڕوخێنن. وەڵامی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەم بارودۆخە دوژوارە کە بەسەریاندا سەپاوە دەتوانێت چی بێت؟ غەیری خەبات و خۆراگری. ئێمە لەو پێناوەدا ئەرکەکانی خۆمان دەناسین و بە هەموو تواناوە کاری بەڕێوەبردنیان جێبەجێ دەکەین. بەڵام بەڕێزان، بۆ بەڕێوەبردننی هەر ئەرچێک هێز پێویستە و سەرچاوەی هێزیش لە ڕێخستندایە. بەڵام ڕێخستن لە بۆشاییدا دروست نابێت.
ئەگەر قسە لە پێکهێنانی ڕێکخراوی جەماوەریە ئەوە لە ڕێگەی خەباتی بەردەوامی جەماوەردا ڕێخستنیش مەیسەر دەبێت. ئەگەر قسە لە ڕێکخراوی حیزبیە لە هەر بارودۆخێکدا پێکات بێ نەک بە ئیرادەی ئێمە بەڵکو لە خاڵە حساس و وەرچەرخانە مێژوویەکاندا دەتوانێت جەماوەری بێتەوە. لەبەر تیشکی وەهابوچوونێکدا چەند ئەولەویەتێکی سەرەکیمان لەبەردەستایە کە باس لە پێویستی ڕێخستن بۆ بەهێزترکردن دەکەین بۆ بەهێزتربوون دەکەین دیارە لە سەروی هەمووانەوە پتەوکردنی یەکگرتووی ناوخۆی ڕیزەکانی کۆمەڵەیە پەرەپێدانی تەشکیلات لە ناوەوەی وڵات و هەروەها لە دەرەوەی وڵاتیشە لە نێو ڕیزەکانی هێزی پێشمەرگەدا و لە ناو ڕێکخراوی عەلەنیمان لە هەرێمی کوردستان هەروە دەبێ ئەو پتەوی و ئەو ڕێخستنی بەردەوامە بەڕێوە بچێت. لە پاڵەوەدا پێویستە کۆمەڵە دەوری خۆی ببینێ لە بوون بە هەوێنێک بۆ لێک نزیکبوونەوەی هەموو زەرفیەتەکانی سۆسیالیستی و کۆمۆنیستی لە کوردستان ئەوانەی کە پەرەوازە بوون و پژۆبڵاون و یان ئەوانەی کە هێشتا نەهاتوونە ناو بازنەی خەباتی سیاسی ڕێکخراوەیەوە. دیارە ساڵێک لەوە پێشیش هەر لەم ڕۆژەدا لەم بارەوە بانگەوازێک درا لە ماوەی ئەو یەک ساڵەدا هەرچەند بەهۆی هێندێک گیر و گرفتی ناوخۆیی ئەو بانگەوازە هێشتا بە ئاکامی چاوەڕوانکراوی خۆی نەگەیشتووە بەڵام ئێمە دڵنیاین وەڵامی پێویست وەردەگرێتەوە. ئێمە لەسەر ئەو جەهەتگیریە سوورین و تا بە ئاکامی دڵخوازی گەیشتن لەسەری بەردەوام دەبین. کوردستان خاوەنی هێزێکی بەرین لە تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنیە کە خۆیان لەبەرەی چەپ و سۆسیالیستدا دەبینەوە. لەم ساڵانەی دواییدا دەور و نەخش کە کۆمەلگایەکی وشیار و لە ڕووی سیاسی و پێشکەوتووە هەموو حیزبانەی تێدا ببن و پێویستی و زەرورەتی هاوکاریکردنیان ئەویش لە جگای خۆیەتی و بابەتێکی دیکەیە. لە پاڵەوەدا ئەولەوێتێکی دیکەمان بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕەجێرانی خەڵکی کوردستانە لە هەموو ڕوویەکەوە. لەناو ئەو ڕیزە ئەرکەوە کە لەم بابەتەوە دەکەوێت سەشانمان محکەمکردنی پێگەی کۆمەڵە لە خەبات بۆ سڕینەوەی ستەمی نەتەوایەتی گرنگێکی تایبەتی هەیە. کۆمەڵە نابێ هیچ بۆشاییەک لەم بابەتەوە بەجێ بهێڵێ. بەرنامە و استراتێژی کۆمەڵە و پەسەندکراوەکانی کۆنگرە و پلەنۆمەکانی بۆ ئەو مەبەستە ڕێنیشاندەرن. لەو چوارچەوەدا بۆ ئەوەی هەموو هێز و توانای خەباتکارانی خەڵکی کوردستان یەکگرتوانە بە گشت ڕژیمی ئێراندا بچێتەوە بۆ ئەوەی ڕێگە نەدرێ ئەو ڕژیمە لە ناکۆچیەکان و لە کەلێن و کەلەبەرەکانی ناو کۆمەلگای کوردستان بە ئامانجی زەربەلێدان لە خەباتی خەڵکی کوردستان کەڵوەربگرێ هەوڵ دەدەین کە هیچ دەرفەتێک بۆ کاری هاوبەش و یەکێتی کردەوە لەگەڵ حیزبە سیاسیەکانی چالای لە کوردستان کە مەجال و ئیمکانی هەبێ لەدەست نەدەین. بەڕێزان، مەسەلەی کورد وەکو یەکێک لە کێشە چارەسەر نەکراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەتەوە. پێویستە ئەو ڕاستیە بزانین کە بزوتنەوەی خەڵکی کورد بۆ ڕزگاری لە ستەمینەتەوایەتی ئەمڕۆ لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت پڕمەترسیدایە. ڕەواندنەوەی مەترسیەکان پرۆژەی جددی و کاری هاوبەش و بەرچاوڕوونی لە ئاستێکی جەماوەریدا دەوێت. لە هەرێمی کوردستان شۆڤێنیەکانی دەسەڵاتدار لە بەغدا سەر ڕای کۆڵێک ناکۆچی و تەفرەقەی نێوانی خۆیان لەسەر زەختخستنە سەر هەرێمی کوردستان سوورن و بەردەوام هەوڵ دەدەن بازنەی دەسەڵاتی حکوومەت هەرێم بەرتەسکترکەنەوە. خوتی ڕۆژانەی خەڵک بکەنە ئامرازی زەخت بۆ ئیمتیاز وەرگرتن. دەوڵەتی تورکیا بەشێک لە خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە و خۆی بۆ داگیرکردنی شنگال و چەند شوێنێکی دیکەش ئامادە دەکات. لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا کەلێنی نێوان جەماوەر و دەسەڵات بەردەوام قوڵتر دەبێتەوە و خەڵکو و دەسەڵات لە یەکتر نامۆتر دەبن. ئەو هێزە جەماوەریەی کە دەیتوانی ئەو فشارانە پوچەڵ بکاتەوە بۆ ئەو مەبەستە لە مەیداندا نییە. لە ڕۆژاوای کوردستان سەرنجی زلهێزەکان و هێزە هەرێمیەکان چۆتە سەر سەقامگیرکردنی دەوڵەتی سووریە. هێزەکانی ڕۆژاوایان خستۆتە ناو بەرداشی دوو دەوڵەتی تورکیە و سووریە. دەوڵەتی تورکیە خەریکی سەقامگیرکردنی دەسەڵاتی خۆی بۆ درێژماوە لە ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستانە. بیمارستان و مەدرسە و زانکۆ و خوێندن بە زمانی تورکی دادەمەزرێنێ.
تورک زمانەکان لە شوێنەکانی دیکەوە دێنێ و لەو ناوچانە نیشتەجێیان دەکات و تۆوی تەفرەقەیەکی درێژماوە لە ناویاندا دەسێنێ. هەموو نیشانەکان ئەوە دەگەێنن کە دەوڵەتی تورکیا خەیاڵی چۆڵکردنی ئەو ناوچانەی نییە. بەڵام واقعیت ئەوەیە کە ئەم پرۆژەیە بە بەرچاوی زلهێزەکانەوە بڕێوە دەچێت و هەر هیوایەک بەوەی کە ئەوان فەریادڕسی خەڵکی کورد بن بێبنەمایە. ئومێد ئەوەیە کە بزوتنەوەی ڕۆژاوە دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی تا ئێستای بپارێزێ و پەریان پێ بدە بۆ ئەوەی ئەو دەستکەوتانە ببن بە دەزمایە بۆ قۆناغەکانی دیکەی خەباتیان ئەو خەباتەی کە بێگومان لە ڕێدا دەبێت. لە تورکیا پارلەمانتارەکان شارەداری شارە کوردنشینەکان دەخەنە زیندانەوە، کوردستانیان بە تەواوی میلیتاریزە کردووە، چالاکانی مەدەنی تێرۆر دەکەن، تەواوی زەختی یەکێتی ئوروپا نەیتوانیوە تەنانەت سەلاحەدین دمرتاش ڕێبەری حیزبی عەلەنی و قانونی هادێب کە بە ناڕەوا کەوتۆتە زیندانەوە ڕزگار بکات. لە ئێران بە کورتی باسمان کرد بزوتنەوەی شۆڕەجانەی خەڵکی کوردستان ئەگەر لە بزوتنەوەی پێشکەوتنخواز و پێشڕە و لە ئاستی ئێراندا داببڕێ هەر دەستکەوتێکیش کە بە دەستی بێنێ کاتی و ناسەخامگیر دەبێت. ئەو بارودۆخە کاتێک مەترسیدارتر دەبێت کە شاهدی جۆرێک لە هاواهەنگی بکردەوە و تەنانەت بە ڕەسمیش لە نێوان 4 دەوڵەتی داگیرکەری کوردستانی. ئەوان سەر ڕای هەر ناکۆکێکیش کە هەیانە کاتێک دەگەنە مەسەلەی کورد ناکۆچەکانیان وەلا دەنێن و هاو ئاهەنگ عەمەل دەکەن. بۆ ئەمریکا و هاوپەیمانانیش ئەولەویەت گرێدانی بەرژەوەندی خۆیانە بە بەرژەوەندی دەوڵەتەکانەوە و هەر چەشنە هیوابەستنێک بە دەستێوەردانی ئەوان بە خازانجی مەسەلەی کورد بێبنەمایە. ئەو بارودۆخە پێویستە بە وردی لە بەرچاو بگیرێ، سیمینار و کۆڕ و کۆبوونەوەی زانستیانەی بۆ بەڕێوە بچێ و ئاگاهی و شیاری جەماوەری بۆ پێک بێت و سەرنجام هاو ئاهەنگێکی پێویست لە پێناوی ڕەواندنەوەی مەترسیەکان شکل بگرێ. بەڕێزان، کۆمەڵانی خەڵکی ئێران لە ڕژیمی کۆماری ئیسلامی بێزارن و ڕوخانی ئەو ڕژیمە بە ئاوات دەخوازن و دیارە ئەوە ئامانجی ئێمەشە. بەڵام نابێت چاوەڕوان بین کە هێزێکی بەدەر لە ئیرادە و توانای جەماوەر خەڵکی ئەم وڵات بەهانای خەڵکی وڵاتەوە بێت و ئەو ڕژیمەمان بۆ بڕوخێنێ. وها ڕووداوێک ئەگەریش ڕوو بدات دووپاتبوونەوەی سناریۆی عێراقە کە کەس ئاواتەخوازی نییە. ڕوخانی ئەو ڕژیمە ئەگەر قەرار بێ نان و ئازادی و ژیانی باشتر بۆ خەڵکی ئەو وڵاتە دابین بکات لە جەرگەی بارودۆخێکی شۆڕژجارانەدا ڕوودەدات. کۆمەڵە پێویستە ئەو وشیاریەوە و ئامادەیە لە خۆیدا پێک بێنێ کە لە کاتی خوڵقانی ئەم بارودۆخە نەک هەر لە ڕووداوەکان دوانەکەوێ بەڵکوتیاندا دەوری پێشرە و ڕێنیشاندەر ببینێ. ئەو بارودۆخە کەی بوارە بابەتی و عینیەکانی دەرەخسێن لە ئێستاوە بە وردی قابلی پێشبینی نییە. بەڵام تا ئەو کاتە خۆژیان و خەبات ناوەستێ. خەباتی ڕۆژانەی کۆمەڵانی خەڵک بۆ نان، بۆ کار، بۆ مەسکەن، بۆ گەلێک داخوازی حیاتی دیکە بەردەوامە. هاوڕێیانی ئێمە لە ناوەوەی وڵات هەروەها هاوڕێیانمان لە ناوەندەکانی تەبلیغاتی مەرکەزیمان لە دەرەوەی وڵات لەسەر تۆڵە کۆمەڵایەتەکان و لە هەر مەجالێکە هەیە پێویستە دەوری چالاکانەی خۆیان لە خستنەڕێی ئەو جۆرە حرەکەتانە و لە بەسەرکەوتن گەیاندنیاندا ببینن و ئەم بوارە لە خەبات و تێکۆشانیان نابێ بەکەم بگرن. سەرکەوتنی چکۆڵە دەبێتە پێگە بۆ سەرکەوتنی گەورە. بۆ مانایە دەبێ ئێمە پاڵپشتی بزوتنەوەیکی متالەباتی بەردەوام بین. لە جەرگەی بزوتنەوەیکی متالەباتیدایە کە پێشڕەوان دێنە ڕوو، زەرفێتەکانی خۆیان دەناسێنن، مەتمانەی جەماوەر بەدەست دێنن و دەرفەتەکانیش بۆ ڕێکخراوبوون دەرەخسێنن. لە هەمان کاتدا کەنانێک و ئاسوودەیەکیش وەلەو کەمیش بێ دێنە ژیانی خەڵکی هەژارەوە. بەڕێزان، کۆمەڵە وەک هێزێکی کۆمۆنیست ئەو بنەمایانەی لە داڕشتنی استراتێژی سیاسی خۆیدا ڕەچاو کردووە و لێبراوانە لە پێناویدا تێکۆشاوە و تێدەکۆشێ. تایبەتمەندیەکانی کۆمەڵە کە لە جەرگەی زیاتر لە نیو سەدا خەباتدا شقلیان گرتووە دڵنیامان دەکەن لەبەر لەوەی کە ئەم استراتێژە دەتوانین سەرکەوتوانە بەرەو پێش بەرین.
نابێ ڕێگا بدەین ئەو تایبەتمەندیانە کە ئێمەی تا ئێرە هێناوە کاڵ ببنەوە کامانن ئەو تایبەتمەندیانەی کە ئەو تواناییە بە کۆمەڵە دەبەخشن تا لە جەرگەی بارودۆخێکی ئاڵۆسکاودا هەنگاو بە هەنگاو مەسیری خۆی بەرەو سەرکەوتن ببڕێ با لەو مەجالەدا چەندانەیەکیان بیر بخەینەوە. کۆمەڵە هێزێکی ڕادیکاڵە بە واتای ئەوەی دەست بۆ ڕیشەی کێشە کۆمەڵایەتیەکان دەبات. چارەسەری ڕیشەیان بۆ دەبینێتەوە. ڕادیکاڵە چونکە خەبات دەکات بۆ کۆتاییهێنان بە چەوسانەوەی ئینسان بە دەستی ئینسان، هەوڵ دەدات بۆ ئازادی و بۆ خوشبەختی هەموو کۆمەلگا. بەڵام کۆمەڵە ئەگەر ڕادیکاڵە ئفراتی نییە، یان بە واتایەکی دیکە توندرە و ماجراجوو نییە. ڕادیکال ئەو هێزە نییە کە دروشمەکانی بریقەدارترن و یان خەون و ئاواتەکانی شیرنترن، بەڵکو ئەو هێزەیە کە ڕێگەی سەرکەوتن بە کەمترین ئازار و بە کەمترین تەلەفات نیشان دەدا. ڕادیکال بوون بە مانای لە پێڕاوێزدا ژیان نییە، بەڵکو هەر چەندی ڕادیکالتربی قاعیدەتەن دەبێ پێگەی کۆمەڵایەتیت بەرینتر و بەهێزتر بێ، نەک تەریک کەوتوتر و دابڕاوتربی. ئەگەر پەیوەندی ئینسانەکان لەگەڵ یەکتر تەنیا لە ڕووی نەزەرات و بۆچوونەکانیانەوە بێ، خۆ ئینسان ناتوانێت پەیوەندی خۆی تەنانە لەگەڵ دایک و باوکیشی ئەگەر ئیماندار بن تەنزیم کات. کۆمونیزم ئفراتیگەری نییە، کۆمونیزم ڕێگایەکە بۆ ژیان. پێوانەی هەڵسەنگاندنی پێشڕەوی کۆمەڵە ئەوەیە کە ئەو ڕێکخراوەیە لە کۆمەلگای کوردستان ئیعتیبارێکی کۆمەڵایەتی بە سۆسیالیزم بەخشیوە و ئەوە تایبەتمەندێکی گرنگی کۆمەڵەی بوونە. کۆمەڵە لە خاڵە وەرسەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە، هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستێناوە، نمونونەکانی کەمنین و لە بیرمان نەچوونەتەوە. لە داهاتوشدا دیسانیش دەکەوێتەوە ها قۆناغگەلێکەوە و بەو پێشینە و عەقڵ و تەجروبە و زانستەش کە بەدەستی هێناوە من دڵنیام کە دەتوانێت سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. کۆمەڵە هێزێکی مەسئول و بەرپرسە بەرامبەر بە هەر دروشم و تاکتیکێک کە دەیخاتە دەستوری کارەوە، هەروەکو چۆن شانازی بە سەرکەوتنەکانی دەکات بەرامبەر بە هەڵە و لادانەکانیشی خۆی بە وەڵام دەرەوە دەزانێت. کۆمەڵە و جەریانە نییە کە بە حەق و ناحەق فەرمان و ڕێنووی دەربکات و بەرامبەر بەڕێوە نەچوونیان وەڵام دەرەوە نەبێت. هەڵەیەک لەبیر بێتەوە تا خۆڕانانێکی تر و هەڵەیەکی تر. بۆ کادری کۆمەڵە هەدەف وەسیلە پاساو ناکات. ئەگەر هەدەف و ئامانجەکەی ئینسانیە، وەسیلەکەشی کە بۆ گەیشتن بەو ئامانجانە بەکاری دێنێ دەبێ ئینسانی بێت، واتە ئامراز و وەسیلە ڕەفتار و هەڵسوکەوتمان هەمووی دەبێ لەگەڵ ئامانجەکەمان لە یەک جنس و لە یەک ڕنگ بن. کادری کۆمەڵە ئۆلگو و نمونەیە، قسە و کردەوەی یەکە، لە هەڵاواردن و تەبعیز بێزارە، ڕاستگۆیە، ئینسان دۆستە، عاشقی ژینگە و سروشتە، نەجیب و مؤەدەبە، دەزانێت لەگەڵ ڕەفیقە پاڵدەستێکەی کاتێک مخالیفیشی بێ جۆرێک بدوێ کە نەیڕەنجێنێ. کادری کۆمەڵە ئینسانیش دەمارگژ و متعەسب نییە، دەروونێکی کراوەی هەیە. سۆسیالیزم وەکو زانستی ڕزگارکردنی چینی کرێکار و هەموو کۆمەلگا فێر دەبێ، نەک وەکو کۆمەڵێک فۆرمۆل کە ڕۆژێک لە ڕۆژان بیستویەتی یان خوێندویەتەوە. سۆسیالیزم وەکو زانستی زەمانە فێر دەبێ، بەردەوام لە حاڵی فێربووندایە و خۆی نوێ دەکاتەوە، نەک ئەوەی جێگەی ئاینی بابردووی ڕابردووی بۆ پڕ بکاتەوە. کادری کۆمەڵە تەفرەق ئەنداز نییە، وەحدەت بەخشە، لە هەر شوێنێک بێت گیانی یەکگرتووی ئوسولی و کارساز پەرە پێدەدات. کادری کۆمەڵە خۆنەویست و فیداکارە. ئەو تایبەتمەندیانە پێناسەی مەکتەبی کۆمەڵن و ڕەمزی خۆشەویستی ناو جەماوەر و توانایی بەسیجی جەماوەری پێبەخشیوە. کۆمەڵە بە پەشبەستن بەوەها کادرهایەکە کە سەرکەوتنی خەباتی خەڵکی کورد بۆ ڕزگاری لە ستەمینەتەواتی و بۆ گەیشتن بە ژیانێکی ئازاد و یەکسان و مرەفەه زەمانەت دەکات. ئێمە سەرڕای هەر گرفت و دژواریەک کە لە ڕێدایە بە داهاتووی ئەو خەباتە گەشببینی. سەرچاوی ئەو گەشببینەی ئێمەش لە باوەڕی قوڵمانە بەهێزی لە بنەهاتوو بەربەرینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و تینووی ئازادی. لە ڕۆژی کۆمەڵەدا
پەیمانی خۆمان لەگەڵ گیانبەختکردوانی ئەو ڕێبازە و هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان جارێکی دیکە نوێ دەکەینەوە. هەر شاد و سەرفەراز بن. ئێستاش سرودی سوورەسوار بڵاو دەکەینەوە کە شارەکەی هی هونەرمەندی هەسک ناسک حەمەعەزیزە و کۆڕی سرودی بانگەواز بە هاوکاری مامۆستا هێرش تیپی موسیقای هاوکاری بڵاو بووتەوە.